بەیانیتان باش خەڵکی شۆڕژێڕی کوردستان، مانگرتنتان باش، بەرخودان و خۆڕاگریتان باش. سپاسەوەی کە جارێکی تر متمانەتان بە لایەنە سیاسیەکانی خۆتان کرد، بەدەم بانگەوازەکەوە هاتن. ئەمڕۆ خەڵکی کوردستان جارێکی تر نایەکی گەورەیان بە کۆماری ئیسلامی وت. ئەمڕۆ خەڵکی کوردستان جارێکی تر هاوپشتی و پشتیوانی خۆیان لە باقی ناڕازیان و شۆڕجێران لە ئاستی شارەکانی تری ئێران ڕاگەیاند و وتیان ئێمە لەگەڵ ئێوەین تا ڕووخانی کۆماری ئیسلامی. ئەمڕۆ خەڵکی شۆڕژێڕی کوردستان لەگەڵ بنەماڵەی ئازیزی گیانبەختکردوانی دەیمانگی 1404 بوون. ئەمڕۆ بە کۆماری ئیسلامیان وت کە چیتر بۆی ناچەلێ و ناچێتە پێش دەست لە خوێنی لاوانی ئەو وڵاتە بەردا. بۆی ئاسان نییە، دەبێت تاوان بداتەوە. خەڵک ناڕازین لەو دەسەڵات و لەو سیستەمە. ئەمڕۆ خەڵکی شۆڕژێڕی کوردستان خوازیاری ئازادی هەموو بنکراوانی سیاسی، بە تایبەتی بنکراوانی بەفرامباری 1404 هەتاوی بوون. ئەمڕۆ خەڵکی شۆڕژێڕی کوردستان لە پاڵ بنەماڵە و ئەو ئازیزانن کە لەم ڕۆژانەی دواییە بە سەختی بریندار بوون و بۆ دەرمان ناتوانن بۆ شوێنە گشتیەکانی ناوەندی دەرمان بچن، ناوێرن لەژێر چاودێری ئەمنیەتیدان. ئەمڕۆ خەڵکی کوردستان جارێکی تر بە کۆماری ئیسلامیان وت شۆڕشی ناتەواوی ژنجیان ئازادی درێژە پێدەدەین تا بە سەرنجام گەیاندنی. ئێمە درێژە بە شۆڕشی ژینا دەدەین، درێژە بە شۆڕشی خەرمانانی 1401 دەدەین هەتا بە ئەنجام گەیاندنی، هەتا بەگەیشتن بە ئاوات و ئامانجەکانی. ئەمڕۆ جارێکی تر خەڵکی شۆڕژێڕی کوردستان نیشانیدا کە لە پاڵ لایەنە سیاسیەکانی خۆیان، لایەنە سیاسیەکان و خەڵکی شۆڕژێڕی کوردستان بە هیچ پلان و هەڕەشەیەک، بە هیچ سناریۆیەک، بە هیچ فشار و زەخت و گورزێک ناتوانن لە یەکیان جیا بکەنەوە. سەر لە بەیانیەوە ناوەندی هەواڵی کۆمەڵە و هاوڕێیانم لە بەشی ناوەندی هەواڵ بەردەوام خەریکی هەواڵ کۆکردنەوەن. ئەو پەیام و شادیانە کە لەلایەن خەڵکی شۆڕژێڕی کوردستانەوە بەدەستمانەگات، ئەو وێنە و ویدۆیانەی کە بەدەستمان دەگات و پێمان دەڵێن خەڵک بەدەنگ بانگەوازەکەتان چوون هاوڕێیانی کۆمەڵە. خەڵکی کوردستان ئەمڕۆ مانگرتنیان کرد لەسەر داخوازی ئێوە و باقی لایەنە سیاسیەکان. ئێوە یەکگرتوو بن، سەفی ئێمەش یەکگرتوو دەبێت. ئێوە هاودەنگ بن، ئێمەش هاودەنگین. لە شارەکانی تا ئێستا کامیاران، سنە، مەریوان، ڕەوانسەر، سەقز، دێواندەرە، پاوە و مەهاباد، بۆکان و ئیلام و کرماشان یەکپارچە لە مانگرتندایە. وێنە و ویدۆ هەواڵمان بەدەستگەیشتووە. هاوڕێیانم لە بەشی مۆنتاژ و تەکنیک خەریکن مونتاژیان دەکەن، ئامادەیان دەکەن کە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە بڵاوی بکەنەوە. هەل لێرەوە و لەو ڕێگاوە بە خەڵکی باقی شارەکانی تری ئێران ڕابگەێنین کە ئێمە لەگەڵ ئەو خەباتین کێوە درێژەتان پێدا، کێوە دەستان پێکرم جارە. درێژە بە خەباتمان دەدەین تا گەیشتن بە ئاواتەکانمان. ئەمڕۆ 18 بەفرامبار چووە ناو 16 گەلاوێژ، چووە ناو 11 گوڵان، چووە ناو 28 و 29 خەرمانان، چووە ناو ئەو ڕۆژە مێژویانەی کە پێشتر بە بانگەوازی کۆمەڵە و باقی لایەنە سیاسیەکان بۆ هەر کارەساتێک کە لە کوردستان یا بۆ هەر ڕووداوێکی سیاسی مانیان گرتبوو. 18 بەفرامبار چووە ناو مێژووی پڕ لە شانازی خەڵکی شۆڕژێڕی کوردستان. بەڵێ بینەرانی خۆشەویست، ئاگادارن کە دوێ شەویش لە زۆربەی شارەکانی ئێران خۆپیشاندان ناڕەزایەتی سەرشەقام بەڕێوە چووە. زۆر بەداخەوە لە شارۆچکەیەکی بچووک بناوی خوشکبیجار
لەسەر بە پارێزگای گیلان دوو گەنج بەناوەکانی مبینی یاقوزادە کە تەمەنی ژێر 18 ساڵە میلادی غوڵامزادە درانە بەر دەستڕێژی گولەی هێزە ئەمنیەکانی سەر بە کۆماری ئیسلامی و گیانیان بەخ کرد. بەو جۆرە ڕێژەی گیانبەخکردوانی بە فرامباری 1404 تا ئێستا لە ناڕەزایەتیەکان گەیشتە 36 کەس بە پێی و ئامارانەی کە تا ئێستا بڵاو بۆتەوە لە ناوەندی هەواڵەکان. تا ئێستا 36 کەس لە ناڕازیان بەدەست هێزە ئەمنیەکانی سەر بە کۆماری ئیسلامی گیانی ئازیزیان بەخ کردووە. زیاتر لە هەزاران کەس بریندار بوون، زیاتر لە 2200 نەفەر هەتا ئێستا دەست بەسەر کراون و ڕەوانەی بەندیخانەکان کراون. هەتا ئێستاش زۆربەی بریندارەکان لە گۆشە و کەناری ماڵەکان و لە پەستوخانەکانە حەشار دراون، ناوێرن بۆ ناوەندەکانی دەرمان بچن، بەتایبەت لە مەلەکشایی و لە ئیلام و لە کرماشان. دوای هێرشی دڕندانەی هێزە ئەمنیەتیەکان بۆ سەر بیمارستانی خومینی لە مەلەکشای، هێشتاش بڕێک لە نەخۆشەکان و بریندارەکان بە دزیەوە و لە گۆشە و کەنار خەریکن دەرمان دەکرێن. ناڕەزایەتی هێشتا درێژەی هەیە. دوێ شەو لە شارەکانی مەشهد بەتایبەت لە شارەکانی سەر بە پارێزگای گیلان و مازەندران ناڕەزایەتی درێژەی هەبووە. هەتا ئێستاش ئەمڕۆ خەڵکی کوردستان هاتوونەتە پاڵ باقی ناڕازیان. ئەم ناڕەزایەتیانە دڵنیام درێژەی دەبێت و بەرەو پێش هەچێت، بەڵام هیوادارم تاکتیک گەلێک شێوازە گەلێک لە خەبات برنە پێش کە کەم خەسارتر بێت وەکو مانگرتنی ئەمڕۆی خەڵکی کوردستان.